بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه سيدنا محمد وآله أجمعين. أمرو دوازدەی ربيع الأول خوشترين روجا بلاي إيمي خلشي رواندوز نزيكي 20 ساڵە هەموو ساڵێک لە مانجی مەولود لە ڕۆژی دوازدەی رەبیع الأول لە پێش هەموو شار و گوندەکانی ئیدارەی حەوزی سۆرانە لە خزمەتی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فەخرەوە ئەڵێین کە خوای گەورە ئەو نیعمەتەی بە قسمەت ئێمەی خەڵکی ڕەواندوز کردووە. ساڵانە خەڵکی ڕەواندوز مادی و معنەوی بە هەموو شێوەیەک لە خزمەت ئەو مەولودەی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم بەڕاستی جێی شانازیە. جا ئێمە وەکو پەیاممان بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێمان خۆشە خەڵکی هەرێمی کوردستان ئەو یادەون نەکە و لە خزمەت پێغەمبەری خۆشەویست بی صلی الله عليه وسلم ئەوەی هەیەی بە قوربانی ئەو پێغەمبەرەی بکات صلی الله عليه وسلم، چونکە ئەگەر ئێمە ئەو پێغەمبەرەمان نەبێ هیچ شتێکمان نییە. ئێمە ژۆکە موسڵمان حەقی خۆمانە شانازی بەو ڕۆژەوە بکەین و یادی ئەو ڕۆژە بکەینەوە. دیارە پێویستیشە لە کورد لەسەر وەکو موسڵمان، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مافی زۆری بەسەرمانەوە هەیە. دوایی ئەگەر ئێمە یادی پێغەمبەر بکەینەوە صلی الله عليه وسلم، بە یادکردنەوەی پێغەمبەر ئێمە گەورە ئەبین، بە باسکردنی پێغەمبەر گەورە ئەبین، بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر گەورە ئەبین. بۆ یادکردنەوەی پێغەمبەری خوا بۆ خۆمان باشە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە شەفاعەتمان بۆ کا لە قیامەت، ئەوەیە کە ئێمە واستە بەو ئێستا موسڵمانین، ئێستا لە دایک و باوکێکی حەڵال هاتوینەتە دنیاوە. بۆیە مافی زۆری بەسەرمانەوە هەیە و حەقی خۆمانە شانازی بکەین و حەقی خۆمانە ئەو یادە بەرز و پیرۆزی ڕابگرین. بە زمان و بەکردار هەر پێویستە ئینسان یادی ئەو خۆشەویستە بکاتەوە صلی الله عليه وسلم، ئەو ڕۆناکایە لە هەموو جیهان ئەوەی وەدوو ڕێبازی پێغەمبەر بکەوی صلی الله عليه وسلم هیچ کاتێک هیچ وەختێک تووشی زەرەرمەند نابێ، هەم لە دنیا هەم لە قیامەت. ئینشاءالله عەشرمان دەگەڵەوی ئەکرێ. ئەو قورئانەکە پیرۆزە دابەزی لۆ پێغەمبەری خۆشە پێویستە هەموو خەڵک لەسەر ئەو ڕێبازەی بڕوا، کەس لا نەدا بەلۆ ئەولا و هەرێکی بەلایەکی دا بڕوا و لەسەر ئەو پەیرە و پرۆگرامی پێغەمبەری بڕۆین ئینشاءالله. لەم ڕۆژە مبارەکەدا دەبێت ڕەوشت بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەینە ناو نیشانی ژیانی خۆمان، هەموو ڕووەکانی ژیانی خۆمان ڕەنگڕێژ بکەین با کارە بەرزەکان و خەسڵەتە جوانەکانی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت. و لەم ڕۆژە مبارەکەدا پەیمان نوێ بکەینەوە کە شوێن کەوتوویەکی وەفاداری ئەم پێغەمبەرە ڕێزدارە بین و هەموو ئەو شتە جوانانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای خۆی بۆ ئێمە جێهێشتووە پارێزگاری لێ بکەین و دەستی پێوە بگرین و بە ئەمانەتەوە بیگەینە نەوەکانی دوای. ئەوڕۆ ڕۆژێکی پیرۆز و مبارەکە، هیوادارم گشت مسلمانان لەم ڕۆژە پیرۆزەدا خۆشەویستی و تەبایی و ئەنجام بدەن. بە هیوام ڕۆژێکی خۆش و تەبایی بۆ گشت مسلمانان بێ. بێگومان هەمومان دڵخۆشین کە ئامادەشین لەو یادە نیشانەی وەفامانە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، وانەبی پێغەمبەرمان لەبیر کردبی، پێغەمبەرمان هەموو کات لە یادە صلی الله عليه وسلم، نوری چاومانە، ڕەنیشاندەرمانە، باشترین پێشەوامانە. پێویستیشە کە وەک خوای گەورە باسەکە لە قورئانی پیرۆز قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر بتانەوێ ئەی ڕەسوڵ الله پیان برێ کە بتانەوێ شوێنی خوای گەورە خۆشی بوێن، ئەوە شوێنی سنەتەکانی پێغەمبەر بکەون، لەسەر ڕێزکە و ڕێبازی پێغەمبەر بڕۆین. بۆ ئێمە گرنگە هەموو لایەکمان مسلمان بە تێکڕا کە شوێن پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، بۆی کە خۆشەویستی خۆمان زیاتر دووپات بکەین و دەربڕین.